بە ئامادەبوونی سەرۆکی کۆمەڵی دادگەری و نوێنەری حیزب و ڕێکخراوەکان و ڕۆشنبیرانی سلێمانی لە شاری سلێمانی دیداری مامۆستا عەبدولەتیف عەبدوڵڵا واژەیی بەڕێوەچوو. لە دیدارەکەدا کەمەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری ئامادەکاری بۆ کردبوو چەندی بەیت و گفتوگۆیەک لەسەر ژیانی مامۆستا عەبدولەتیف ئەنجام درا و بەرهەمەکانی و ژیانی پڕ لە دەستکەوتی خرانە بەرباس. تێکی دیاری ئەم شارە بوو پێشەوەی بڕواتە شاخ. لێرە خەڵتی بووە ماوەیەک مامۆستا بووە لێرە کومەڵبەندی سلێمانی کە لە سنووی مەڵبەندی ئەمەیان چالاکیە هەموو ئەو ئەرک و لایەنە ئیداری و پێشوازی و میوانداری و ئاگادارکردنەوەی ئەو نخبەی کە پێویستە لەم دیدارەیە هەبێ ئەمە ئاگادارمان کردوێتەوە بۆ ئێستاکان لە خزمەت میوانەکانیان کە تەشریف بەهێنن. مامۆستا عەبدولەتیف عەبدوڵڵا واژەیی لە ساڵی 1942 لە گوندی کوڕەداوێ سەر بە شارباژەر لەدایک بووە. لای باوکی دەستی بە خوێندنی زانستە ئیسلامیەکان کردووە. ساڵی 1968 لە کۆلێژی ئیمام عەزەم لە بەغدا دەست بە خوێندن دەکاتەوە. بڕوانامەی ماستەر لە ئوسوڵی فقه لە ساڵی 1974 بەدەست دێنێت پاشان دەبێت بە مامۆستای زانکۆ لە سلێمانی و هەولێر. هەر دەربەدەر و کۆچاوکۆچ بووین، یعنی 24 ساڵ لە بەغا بووین، دراسی تاوا کرد و دکتۆرە ماستێر و بەکالەرۆس و ئەوانی تاوا کردووە. دوایاتینەتەوە ئێرە تقریبا ساڵی لێرە بووین. جامعە چوو بۆ هەولێر چوین بە هەولێر 4 ساڵی لە هەولێر بووین. دوای ئەوە سجن کرا اینجا چوین بۆ ئێرانەرە بەخۆ 7 ساڵی لە ئێران بووین. وەڵڵا ژیانی ئەو هەموو تەمەنەکەی بۆ عیلم بوو. لە هەر شوێنە بووایە ئەگەر دوو کەسیش بەدایەنە عیلمی پێوت ئەیگوەرە باوە کاتەکەمان بە خۆڕایی نەڕۆ. سەرۆکی لیژنەی ئامادەکاری دیدارەکە دەڵێت جگە لەوەی مامۆستا لە ڕووی سیاسیەوە کاریگەری هەبووە لە ڕووی زانستی شەوڕۆڵی گەورەی گێڕاوە و پێگەیەکی دیاری زانستی هەبووە. ئێمە لە کارنامەی خۆمانایە لە پرۆژی ساڵی 2023 کە لە چالاکیەکانمان دیدارێک بوو بۆ مامۆستا عەبدولەتیف عەبدوڵڵا بەرزنجی واژەیی. ئەم دیدارە مامۆستا عەبدولەتیف کەسایەتیەک بووە دووەمین ڕابەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بووە. دوای ئەوەش کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ئەگۆڕێ بۆ بزوتنەوەی ئیسلامی مامۆستا ڕابەرایەتیەکە تەسلیمی مامۆستا مەلا عوسمان دەکات و ئەبێتە جێگیری و ئەبێتە ئەندامی مەکتەبی سیاسی. جگە لەوەی مامۆستا لە ڕووی سیاسی و کاریگەری هەبووە پیاوێک بووە لە ڕووی زانستی و کاریگەری خۆی هەبووە کتێبێکی گرنگ و پڕبایەخ و نایاب و دەگمەنی هەیە بە ناوی التعارض والترجیح بین الأدلة الشرعية. مامۆستا عەبدولەتیف واژەیی بەهۆی بەشداریکردنی لە ژیانی سیاسی و بەرەنگاربوونەوەی ڕژێمی بەعسەوە ماوەی 3 مانگ دەستگیر دەکرێت. پەیوەندی کردووە بە ڕیزەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و دووەم ڕابەری ئەو بزوتنەوەی بووە. ڕۆڵی هەبووە لە پێگەیاندنی چەندین زانە و کەسایەتی. ساڵی 1993 لە وڵاتی ئێران بە ڕووداوی هاتوچۆ گیان لە دەست دەدات. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.